لە چەند هەفتەی داهاتوودا پلەکانی گەرما دابەزینی بەرچاو بەخۆ دەبینێت و گەرما پڕوکێنەرەکەی وەرزی هاوین کۆتایی دێت. گەرمای هاوینی ئەمساڵ لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان تەنگی بە هاوڵاتیان هەڵچنی، بەڵام لە ناوچەی گەرمەسێر بەرزترین ئاستی تۆمار کرد بە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو. لە چەند ڕۆژی ڕابردووە ئەم ناوچەی خۆمان بەر شەپۆلێکی گەرمی کەوت کە ئەم شەپۆلە زۆربەی زۆری جیهانیشی گرتوانێت، تەنانەت ئەوروپا و وڵاتی کەنەدا و باشووری ئاسیا و وڵاتی خۆشمان کە لە هەنێ شوێنە پلەی گەرمی لە 50 پلەی سەدی تێپەڕان. بەڵام ئەمە وەکو ئەوەی کە ئێمە بەراورد بە داتاکانی ساڵی پار و پێراریش کە کردومانە، ئەم شەپۆلە گەرمیە تەنها لە بیدایەتی مانگی تەمووزا بووە. لە ناوچەی گەرمیانی لای خۆمان لە مەیدان لە خانەقین 50 تۆمار کردووە لە بیدایەتی مانگی تەمووزی ئەم ساڵە. لە ناوەڕاست و لە ئەواخری مانگی ئابا پلەکانی گەرما بەرەو دابەزین بڕوا هەر بەپێی ئەو داتانی کە ئێمە ساڵانی پێشووتر هەمان و مقارنەمان کردووە دەچێت کە پلەکان دابەزێن. لە دابوونەریت و کولتوری کوردەواریدا ڕۆژانی کۆتایی مانگیاب لەگەڵ کەوتنی گەلاوێژدا مژدەی دابەزینی پلەکانی گەرما بە دوای خۆیدا دێنێت. دەرا حەسەن بەڕێوەبەری پێشووی کەشناسی سلێمانی کە 42 ساڵە دەست و پەنجە لەگەڵ کەشوەوادا نەرم دەکات، با بۆچوونی ئەو با دەرکەوتنی ئەستێرەی گەلاوێژ کاریگەریەکانی گەرمای هاوین بۆ هەستێکی زۆر کەم دەبێتەوە. گەلاوێژ ئەستێرەیەکە لە کوردەواری فەلەکناسی کوردی ناومان ناوە ئەستێرەی گەلاوێژ. لە گۆڕانی گۆی زەویدا کە دەخولێتەوە تەبان ئەو ئەستێرەی ڕووەکاتەوە مەنتیقەی ئێمە بەرەبەیان دەرئەکەوێت لە دەرکەوتنی ئەو ئەستێرەیەدا پلەکانی گەرما دائەبەزێت. دوورکەوتنەوەی خۆر لە ناوچەکانی ئێمە دەبێتە هۆی ئەوەی کە دابەزین پلەکانی گەرما لە 20 مانگ بەدواوە لە 22 ئەمانە بە تەواوی ئەو گۆڕانکاریانە دەبێت چ لە تەواو دەبێت پلەکانی گەرما ڕوو لە دابەزینەکات. پێم وابێ هەتا 24 مانگ پلەکانی گەرما لە چلا ئەبێ لە 24 مانگ بەدواوە پلەکانی گەرما دائەبەزێ بۆ 38 و 37 و 36 هەتا هاوینێکیکە گەرما نابینینەوە. کەشوەوای هەرێمی کوردستان ساڵانە گۆڕانکاری بەخۆ دەبینێت، بەڵام بە شێوەیەکی گشتی کەشوەوای ناوچەکە لە زستاندا سەرمایەکی زۆر و لە ئاوینشدا گەرمایەکی زۆر و پڕوکێنەر. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.